خۆپیشاندانەکانی گۆڕەپانی تەحریر و سەرانسەری عێراق کە داوای سەرەکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوو، بەڵام ڕێڕەوی خۆپیشاندانەکان گۆڕان و داواکاریە گشتیەکانی گۆڕەپانی تەحریر و لایەنگرانی موقتەدا سەدر ئەوە بوو کە عێراق نەبێتە گۆڕەپانی ململانەی نێوان شەڕی ئەمریکا و ئێران و جەماوەرانی گۆڕەپانی تەحریریش بە دەنگێکی بەرز داوای ئاشتیان دەکرد. نامانەوێت جارێکی عێراق بکەوێتە نێو تەڵەی شەڕەکانی لە ناوچەکەدا بەسەریدا دەسەپێنرێت. بۆیە داواکاریەکانمان هەبوونی سەروەریەکی دروستە بۆ حکوومەت و گەلی عێراق. یەکێک لە ڕێخەری جەماوەرەکان دەڵێ عێراق خاچی ئاشتێ و ڕێگە بە چلانێک نادەین کە خاکمان ببێتە بارەگای شەڕ. ئەمەش پامی گشت عێراقیەکانە. نريد أن تصل هذه الرسالة إلى أمريكا. نامانەوێت جارێکی دیکە عێراق بکوێتە نێو تەڵەی ئەو شەڕانەوە کە بەسەریدا دەسەپێنرێت لە ناوچەکەدا. بۆیە داواکاریەکانمان سەروەریکی ڕاستەقینەیە بۆ حکوومەتی عێراق و گەلەکەی. لە نێو جەماوەرانی تەحریر چەندین کەسمان بینی کە جلوبەرجی کوردیان لەبەر بوو. هەمان داواکاریەکانیان ئەوە بوو کە عێراق بە ئاشتیانە بژیت. قبول ناکەین هەر دەولێ ئەمریکا بوو، ئیران بوو، تورکیە بوو، هەر دەولێ بوو قبول ناکەین عێراق بکێگە ساحەی حەرب و عێراق خراو بکێ. وا دیارە کە زەنجی شەڕ نزیک بۆتەوە، بۆیە گەلی عێراق هەست بە مەترسیە دەکا و ناوێ خاکەکەی ببێتە گۆڕۆپانی ململانەی شەڕی وڵاتە زڵهێزەکان. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.